سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین لە دەواازەی ناحیەی دیانین دوای ئەوەی پرۆژەی دەواازەی ناحیەی دیانە کارەکانی بە کۆتا هات لە ئێستادا ئەو بۆشاییەی کە هەبوو لە خوارەوە پڕ دەکرێتەوە ئەکرێتە پارکێکی گشتی بۆ سوودوەرگرتنی هاوڵاتیان. دیمەنەکان ئەگوازینەوە هەندێک زانیاری لەسەر ئەو پارکە ئەخەینە ڕووکە یەکێکە لەو پارکانەی کە سەکارەکانی دەست پێ کردووە لەلایەن کۆمپانیای کاربین گروپەوە سەرپەرشتی و جێبەجێکردنی ئەو کارانە ئەکرێت دوای ئەوەی هەر کارەکانی دەواازەی دیانەش لەلایەن کۆمپانیای کاربین گروپ ئەنجامدرا. لە ئێستادا وەکو دەبینین کارکردن دەستی پێ کردووە. ئەوە پرۆژەی پارکێکی گشتیە خۆی ئەبینێتەوە لە سەوزایی ڕێڕەوی ڕۆیشتن هەروەها چەندیاریەکی منداڵانیش لە نێو ئەو پارکە دائەندرێتن. ئەمەش زیاتر بۆ سودمەندبوونی هاوڵاتیانە. بەپێی زانیاریەکانی زاری کرمانجی جگە لەو پارکە گشتیە لە خوارەوەتری ئەم پارکەش پرۆژەیەکی تر جێبەجێ ئەکرێت کە ئەوش یەکێکە لە پرۆژە گرنگەکان ڕێکخراوێکی ئایزێدی ئەڵمانی بە هاوکاری زانکۆی سۆران پرۆژەی ئاوی قورس ئەو ئاوەی کە ماڵ و شوێنەکانی سنووری ناحیەی دیانایە کە دێتەوە ئەم شوێنە جارێکی تر لە ڕێگەی پرۆژەی ئاوی قورسەوە سوودی لێ وەرئەگیرێتەوە بۆ سەوزایی بەکاردێتەوە کە ئەمەش بۆ یەکەم جارە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران پرۆژەیەکی لەم جۆرە جێبەجێ بکرێتن. ئەمەش هەماهەنگیەکە لە بینی ڕێکخراوێکی ئایزێدی ئەڵمانی لەگەڵ زانکۆی سۆران. شتێکی تر کە لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بکەین بوونی ئەو گۆڕستانەی کە لە سنووری ناحیەی دیانایە دیارە لەگەڵ دەستپێکردنی پرۆژەی دەواازەی دیانە دیواری پاڵپشتی ئەم گۆڕستانە پێویستی بە دروستکردنەوە هەیە بۆیە لەگەڵ ئەم پرۆژەی ئەو پارکە جارێکی تر ئەو دیوارە دروست دەکرێتەوە بۆ ئەو گۆڕستانەی ناحیەی دیانە. پێشتریش زاری کرمانجی لەسەر ئەم بابەتە کاری کرد و لێدوانی لایەنی پەیوەندیداری وەرگرت. لە ئێستادا ڕەزامەندی دیوارێکی پاڵپشت بۆ ئەم گۆڕستانەش دەرچووە دوای ئەوەی کارەکانی ئەم پارکە بە کۆتا دێتن. ئەمەش زیاتر بە ئامانجی ئەوەیە کە ڕێژەی سەوزایی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران زیاد بکرێ بۆیە ئەیانەوێت لە ڕێگەی دروستکردنی پارک هەروەها گرنگی زیاتر بە ڕێژەی سەوزایی بدرێت چونکە یەکێک لەو گرفتانێکە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانی کەمی پارکی گشتیە بۆ هاوڵاتیان تاوەکو لە کاتی پشوو لە کاتی پێویست ڕۆ لەو شوێنانە بکەن. ئەوەی ئێستا ئەبینن هەنگاوەکانی دروستکردنی ئەو پارکەیە لە سنووری ناحیەی دیانەکە یەکێکە لەو پرۆژانەی لەسەر بودجە ئیدارەی سربەخۆی سۆران جێبەجێ ئەکرێت و پارکێکی گشتی ئەبێتن تێدا هاوڵاتیان سوودی لێوەرەگرن وەکو ئاماژەمان بۆ کرد کە خۆی ئەبینێتەوە لە سەوزایی هەروە ڕێڕەوی ڕۆیشتن لەگەڵ دانانی چەند یاریەکی منداڵان. ئەمە یەکێکە لەو پرۆژانێکی ئێستا لە ناحیەی دیانە کەوتۆتەواری جێبەجێکردن.